تەژلێرە دکتۆر ماکوان جەمیل شارەزای دارایی و ئابووری لە ستۆدیۆ لەگەڵمانە زۆر بەخێر هاتن دکتۆر. هەڵبەتە جەنابتان بەڕێوەبەری بانکی ناوەندی هەرێمیشن، بەڵام ئێمە لێرە وەکو شارەزای دارایی و ئابووری قسەتان لەگەڵەکەین. سەرەتا ئەمە بزانم بنەماکانی بە پارێزگابوونی شوێنێک جێکاڵن شوێنێک ئەبێ بە پارێزگا بنەماکان و تایبەتمەندیەکانی چییە؟ بەناوی خی گەورە و میهرەبان ئێوارەیە و سەرجەمبینەرانی کورسات عزیز شاد لە ڕاستیە هەموو پارێزگایەک کە لە دنیاە دروستە بێ دەبێت کۆمەڵی خاصڵەت و بنەمای سەرەکی هەبێت. لەو بنەما ئەساسیانەی کە بۆ پارێزگابوون یان بۆ داواکردنی پارێزگا دانرێ یەکەم شت بنەمای یاسایی و دەستوریە. خۆشببختانە ئێمە لە هەرێمی کوردستان لە خولەکانی پەرلەمانی پێشوو کابیناتی پێشوو هەڵەبجە کرا بە پارێزگاوە پەرلەمان لە خودی مۆنەمنتی هەڵەبجە ئەم شانازیە گەورەی بە هەموو کوردست و کوردستان بەخشی کە هەڵەبجە بێتە پارێزگا. ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ بوو بۆی کە کەمێک لە ئاستەکانی قوربانیدانی هەڵەبجە و ئەو تەسحی کە هەڵەبجە یاوێتی بۆ هەموو جیهان تا حدێک کەم ساڕێژ بێ خاڵێکی کە گرنگە ڕەچاوکردنی جوغرافیا و مێژووە. ئەمەش هەنگاوێکی گرنگە کە هەڵەبجە ئەم خەسڵەتەی تایە، چونکە گەر سێری مێژوەکەی بکەی مێژووی هەڵەبجە قوربانی تایە، مێژوو هەڵەبجە بەرخوردانی تایە، مێژوو هەڵەبجە ئیدارەی تایە، مێژوو هەڵەبجە مێرنشینی تایە، ینی ئەتوانێت بڵێم یەکێکە لە شاکارە جوانەکانی قوربانیدان دیسانەوە ئیدارەدان دیسانەوە کارگێڕیکردن و هەموو بنەمانەی کە هەیە. خاڵێکی کە گرنگە هەیبێ ڕەچاوکردنی کارگێڕیە و بنەمای کارگێڕیە. هەڵەبجە و هەڵەبجەیەکان ئەم خەسڵەتیان زۆر گرنگە و تیانە، ینی ئەتوانم بڵێم ڕۆحی مرۆیی و زانستی مرۆیی لە هەڵەبجە زۆر ینی ئاسێکی باڵایە. خاڵێکی کە گرنگە نوێنەرایەتی و دابشکردنە، ینی جارێکی کە هەڵەبجەیەکان ئەمەیان تایە، ینی لە پێکاتەکان جیاوازن. خاڵێک کە زۆر بەلامەوە ینی جێی باستەوەیە کە جیاکاری و مافەکان پارێزراو بن لەم بنەمایی کە پێوترێ بە پارێزگا. ئەمەش سێرەکی لە هەڵەبجە هەر وجودی هەیە، ینی ڕۆحێتێکی پێکەوە ژیان لە ناو هەموو پێکاتەکانە هەیە لە ناو هەڵەبجە کە ئەمە خەسڵەتێکی زۆر گرنگی و پارێزگا بوون. بەڵێ دکتۆر، ئێستا هەڵەبجە یەکەم هەنگاوەکانی هەڵەگرێ وەکو پارێزگایەک. ئەمێ بزانم ئێوە بارودۆخی ئابووری هەڵەبجە چۆن هەڵەسەنگێنە؟ سێرکە لە ڕاستی هەڵەبجە ئەم خەسڵەتەی هەیە، ناوچەیەکی بە فراوانی سنووری لەگەڵ تایبەتمەندیەکانی ماڵەتیایەتی لەگەڵ وڵاتی گەوری و کوێران لە چەند لایەکەوە هەڵەبجە سنووری کراوەیە، یانی ئەتوانی تۆ بە دەواازەی بیناسیێنی. خۆشببختانە ئێستا دوو دەواازەی نافەرمی هەیە و دەواازەیەکی فەرمی هەیە لە هەڵەبجە کە دەواازەی سازانی پێوترەیە کە لە حکوومەتی عراقی و لە حکوومەتی با بڵین دراوسی ئێران ئەویش هەر بەڕسمیە ناسێ، هەرچەند تاکو ئێستا ڕێکارەکانی وەکوڵێ بەکارابوونی ئەم دەواازەیە هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام سێرەکەی دەواازەی پشتەمان هەیە و دەواازەی تێوەڵەشمان هەیە، ئەمانە نافەرمین، بەڵام وە شوێنی کەش هەیە، ینی بۆی کە تۆ بتوانی دەواازەی مڵەخورد لەو دیوە بە دوو پارێزگای گەورەی ئێرانەوە ئەبەسرێتەوە کە ئەتوانرێ جارێکیکە بە سێم پارێزگاوە کە ئیلامە پارێزگای کرماشان و پارێزگای سنە. ئەم دوو خەسڵەتە بەخشن بە هەڵەبجە کە مقەوماتی ئابووری بوونی تیابێ، ینی داهاتی هەبێ بۆ بتوانێت سەرچاوێکی گرنگ بۆ خۆی داهات دروستکە. ئەمە خاڵی دووهەم ئەتوانین بڵین هەڵەبجە لە ڕووی کشتتوکاڵیەوە، یان جارێکە گەر بگەڕینەوە بۆ ناوخۆ هەڵەبجە لە ڕووی کشتتوکاڵیەوە زۆر ناوچەیەکی لەبارە و ناوچەیەکی زۆر دەوڵەمانە بۆی کە بتوانین لە زۆرینەی بەروبوومە کشتتوکاڵەکان تۆ سەرچاوێکی گرنگی داهاتەوێ. وە خەسڵەتێکی کەی گرنگی تایە هەڵەبجە کە گەشتوگوزاریە، هەم گەشتوگوزاری ئاینی و هەم گەشتوگوزاری دیکە تەرفیهی کە ئەتوانین بڵێم هەڵەبجە لەم ڕۆەوە دەوڵەمەنە، ینی سێرەکەی سێرانگایەکی زۆری تایە و تەبیعاتێکی جوانی هەیە. هەڵەبجە سێر بە چواردەوری هەڵەبجە بە شاخ. اینجا دکتۆرەوەی باستان کرد
خۆی ئابووری چەند ڕەگەزێکی جیاوازی هەیە. ئێوە سێ شتی زۆر گرنگتان بۆ هەڵەبجە بژارد کە یەکیان بازرگانی بوو بەهۆی مەرزەکان و یەکیان گەشتیاری بوو، یەکیشیان کشت و کاڵ بوو. هەر کام لەمانە بە تەنیا ئەکرێ پشتی پێ بەسرێکە ئێواڵن هەڵەبجە هەرسێکیشی بەیەکەوە هەیە. بە دڵنیاییەوە ئەوە خۆشببختانە ئێستا هەڵەبجە ئەو خەسڵەتانەی کە تایە و کۆڵە دڵی هەمومانی ئاسوود دەکرد کە خەسڵەتی دەستوری و یاساییە و ئێستا ئێمە بچووکترین و نازارترین حافظەی عێراقین کە جارێکی کە ئەمە جێی دەستخۆشیە لە هەموو ئازیزانەی کە لە ڕابردووە توانیان پەنجە دەستی خۆیان لە ڕنگڕێژی بە پارێزگابوونی هەڵەبجە بە هەموو پێکاتەکان بە هەموو ڕەنگەکان بە هەموو گفتە جوانەکان توانیان ئەم ئینجازە بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان و بۆ هەموو کوردستان و جاری کەش بۆ هەموو عێراق هەڵەبجە وەک سمبولێکی قوربانیدان بکرێ بە پارێزگاوە بوونی بە پارێزگابوون لە دڵی تاکە بە تاکەی ئازادی خواز و خەڵکی بە ویژدان ئاسوودە کات دڵیان کە جارێکی کە کارساتی هەڵەبجە نابێت دووبارە بێتەوە نە لە ناوچەکە و لە هەموو جیهانە. باشە دکتۆر باسیەوەتان کردوتان بچووکترون و نازدارترین پارێزگای عێراقی ئەمە بزانم وەکو پێویست نازی هەڵگیراوەیان نابۆ نمونە ئەو پرۆژانەی کە تا ئێستا بۆ هەڵەبجە کراوە ئایا بەڕاستی لە ئاستی پارێزگایەکایە یان خۆت پشتگوێخران هەبووە؟ لە ڕاستیە هەڵەبجە گەر سێری بکەیت هەڵەبجە بە تەواوەتی لە ساڵ 90 بۆ 99 تەختە بێ ینی لە دوای 1970 ینیگەر سێرەی هەڵەبجە ئێستا شارێکی نسبەتەن جوانە ئەوە ناکرێ بوترێت لە هەڵەبجە ئاور نەدراوەتەوە بەڵام بەپێی پێویست نە بەپێی خواستی خەڵک نە بەپێی ئەوەی کە مقاوماتیشی بە پارێزگابوون لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بۆ دروستکین ڕەنگە تۆزێک بە شەرمەوە بڵێم بەڵێ بەڵام ئەوەی کە گرنگە بەڵێ هەڵەبجە لە کابینەکانی پێشوو بە تایبەت ئەم کابینەی کە ئێستا دەست بەکارە هەڵەبجە توانیوێتی پشکێکی باشی بەرکەوێت لە پرۆژە و ئەو پرۆژانەی کە ئێستا لە هەڵەبجە بەردەوامن بە وەستا و بە پرۆژەی بەردەوام ئێمە 133 پرۆژەمان هەیە کە لە ڕاستیا ئەم پرۆژانە خۆیان بەم قابلی 330 میلیارد دینارێکە خۆشببختانە تاکو ئێستا ئەوەی کە پارەی بۆ خەرجکرا بێت 116 میلیارد دیناری بۆ خەرجکراوە و جارێکی کە ئێمە سەرەوەی کە هەڵەبجە لەم کابینە بڕیاری زۆر گرنگی بۆ درا کەویژەوەیە کە ستراکچەرە ئابوووریەکان کە ڕێگەکانن لە بیدایەتەوە ئێمە پردی تەنگی سەحەما و لەگەڵ پردی توەقوت کە ئەم دووێرن هەردووشیان ئێستا ینی لە بەردەوام لە کارکردنانە ئەم دوو پرۆژەیە خۆی بای 6 میلیارد دینارە و هەندێک ئیزافەدا و هەندێک لە بەربشتنیکی هەیە ڕەنگە لە کلفی ئەمانە زیاتر بێت و سایلۆیەکی تایە کە ئێستا خۆشببختانە نسبەیەکی زۆر ئینجازی هەبووە کە ئەویش زیاتر لە 28 بۆ 30 میلیارد دینارە کە هەر بەم سێ پرۆژەیە سێرەکەی نزیگەی 100 میلیارد دینارن. ئەمە هەنگاوێکە بۆی کە لەو بارودۆخە ناسکە لەو بارودۆخە ئابووری ئاڵۆزەی کە لە 10 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستانی پیا تێپەڕی بتوانرێ بە جوهدی هەموو لایەک جارێکی کە ئەم ستراکچەرە ئەو ئەم شێرخانە ئابووریە بۆ هەڵەبجە دروستکرێەوە بەردەوام لە هەوڵدان بۆی کە ئەم هەنگاوە جدیتر بکرێەوە هەنگاوە ئاساییتر بکرێەوە. باشە دکتۆر ئەگەر ئیتر لە ئێستا بەدووە ئەگەری ناوێ بێ لەگەڵ هەڵەبجە وەکو پارێزگایەک مامەڵە بکرێت وەکو پارێزگایەک مامەڵی لەگەڵ بکرێت پێویستە چ پرۆژەیەک بهێنرێتە ئەو شارە ئەگەر بین بیکەین بەڕێزبەندی بۆ نمونە بە پێی زەرورترین پرۆژە کە ئێستا پێویستە بۆ هەڵەبجە بکرێت بۆی وەکو پارێزگایەک بناسرێت. لە ڕاستیە گرنگە سەرچاوی داهاتی یەکەم جار بۆ دروستکەین و ئێمە بتوانین ستراکچەری ئابوووریەکەی ئەویش لەوەی کە بە فەرمی ناساندنی دەواازەکانێتی و دروستکردنی ڕێگای سازان بۆی کە ئەو مەرزەکە بە ڕسمی ناسێنراوە جێبەجێ بکرێەوە لە گەڵ وڵاتی ئێرانە ئەو سەرچاوە ئابوووریە دروست بکرێەوە گرنگە بۆ هەڵەبجە لە هەمان کاتا کە ینی پاکێجێکە دروستکردنی پردی سازان ڕێگای سازان و جارێکی کە حەولەی هەڵەبجە کە خۆی لە 60 و لە 40 بینێتەوە کە هەنگاوی بۆ دانراوە و هەنگاوی بۆنراوە
وەجارێکی کە خۆشببختانە ماستەر پلانی هەڵەبجە ینی بەو ئاراستە ڕواکە هەڵەبجە وەکو پارێزگارێک کاری لەسەر بکرێت. گرنگە ناوچەیەکی ئازادی ئابووری بۆ دروست بکرێکە لە وڵاتی ئێرانەوە نزیکە و جارێکی کە لە وەسەد و جنوبی عێراقەوە بە تاوابوونی پردی تۆقت و بە تەنگی سێم حەمە و جارێکەوە شەرپۆ خۆی زیاتر لە 6 بۆ 7 کیلۆمەتر نزیکە کاتەوە و تایبەتمەندی هەڵەبجە بە نەزەری ئەتیبار وەربگیرە ئەوژەوەیە کە هەڵەبجە بکرێتە ناوەندێکی گرنگ بۆ کشت و کاڵ و بۆ سەرچاوەکانی کشت و کاڵ چ لە سەرچاوی پیشسازیەوە بگرێەوە چ لە بەروبمە کشت و کاڵەکانەوە بگرێکە ئاو هەوایەکی سازگار و خاکێکی بە پیتیشی هەیەوە سنوورێکی زۆریشی لەگەڵ ئێران هەیە وەکو جەنابتان باستان کرد. دکتۆر ئەمەوێ ئەم پرسیارە بکەم پێویستە چی بۆ هەڵەبجە بکرێت بۆ ئەوەی کە وەبەرهێنەرێکی زیاتر ڕابکێشرێت بۆ پارێزگایەوە وەبەرهێنەران بتوانن زیاتر لەوێ وەبەرهێنان بکەن هەتا ئێستا ئەگەر بەراوردێکی بکەین لەگەڵ پارێزگاکانی تر ڕەنگە کەمتر ڕۆیان لە هەڵەبجە بکرد بێت چی بکرێ بۆی کە دەستی وەبەرهێنەران بگەێنرێت خۆی ئەمە زۆر ڕاستە و پرسیارێکی زۆر جوانە دەستخۆش هەڵەبجە تایبەتمەندیەکەی جیاوازە ئێڵێمەوە هەڵەبجە ئێمە ئەگەر بە کیلۆمەتر چوارگۆشە حسابیکەین کەمترین لە 1000 کیلۆمەتر چوارگۆشە ئەگە بە ژمارەی دانیشتوان حسابی کەیت هەڵەبجە جارێکی کە ڕەنگە نەبێ بە گەڕێکێکی عێراق گەڕێکێکی بەغدا لە پایتەختی عێراقە ئەم تایبەتمەندیە ئەم نازە هەڵەگرێت کە جارێکی کە ئەو یاسا و ڕێسایانەی کە بەسەر پارێزگارێکی وەکو پارێزگایەکی وەکو هەولێر یا سلێمانی یان بەغا یان واسط یان کەربەلا پیادەکرێت تایبەتمەندی خصوصەتێکی تایبەتی بدرێ بە هەڵەبجە. بۆ نمونە ئەگەر تۆ بیت کوشتارگەیەک دروستکەی ئەبێت 10 کیلۆمەتر بۆ 15 کیلۆمەتر لە هەڵەبجەوە دوور بێ یخۆی 5 کیلۆمەترە ینی تۆ حساب کەم سەر بۆ سەری ینی تۆ لە هەر شوێنێکەوە بیگریت چکە ناوچەکە کەسافەی جوغرافیەکی زۆر بچووکە ئەتوانم بڵێم ئەبێت تایبەتمەندی کەی بدرێتێ ینی من ماڵی باوکم لە گەڕێکی مۆردانەیە یەکێکە لە وکڵە گەڕەکە هەرە کۆن و نازارەکانی هەڵەبجە هەموو شاعیرەکان لەو باخا زۆر جار ئەوکڵێ شعریان هەونیوەتەوە ئەگەر بێی سێری ئەم گەڕەکە بکە ئەم گەڕگە لایەزال تاپۆی نییە تۆماری خانوبەری نیە بۆیە ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فدراڵ دەستکراوەتر بن و هەڵەبجە بە پارێزگابوونەکەی خۆی خەسڵەتێکی تایبەتی هەیە و جارێکی کە و یاسا و ڕێسایانی کە بۆ پارێزگاکانی کە دەسەیە بۆ هەڵەبجە ڕەنگە دەستنیە لە هەڵەبجە تایبەتمەندیکی کەس دروستکەن و دەستکراوەتر بن بۆی کە ئاسانتر لە ڕووی ڕێساکان و قوانین و ئەو ڕێنمایانی کە ئێستا عرقەلەن بۆ دروستکردنی تێپەڕاندنی پرۆژەیەک ئەمە بۆ ماوەیەکی زەمەنی مودەیەکی زەمەنی تا هەموو ئەمانەی ئەم پاکێجە بە کاملی ئۆکۆڵێ یەتە ئاراوە ئەو پشتگوێ بخەنی یان تەسیلاتێکی زیاتر بکەن بۆی کە وەبەرهێن ئاسانتر بێت بۆ هەڵەبجە چونکە ئەگەر دیراسی جەدوا بکەی جگە لە بوعدە زراعیەکەی ڕەنگە بۆ شتی کە نەشێ ینی ڕەنگە نەتوانرێ ینی ئەو خازانجەوە بەرێن بۆیە تەحفیز بدرێ بە وەبەرهێن لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک هانیان بن پرۆژەیەکیان بنێ بەڵام مقابل لە هەڵەبجە پرۆژەیەکی دیکە دروست. باشە دکتۆر لە کاتی بە پارێزگابوونی هەڵەبجە کاقوباد وتی هەوڵە دەین بودجەیەکی شایستە تەرخان بکەین بۆ هەڵەبجە ئەم بودجە شایستە کێ ئەبێ تەرخانی بکات و کێ ئەبێ شەڕ بکات بۆ ئەوەی کە بەشێکی شایستە بۆ هەڵەبجە بپچڕێت. لە ڕاستیە بەسپاسەوە جەناوی کاقوباد هەمیشە هەوڵیاوە و ڕژنووسی پرۆژەی پارێزگابوونی هەڵەبجە 10 ساڵی ڕابردوو ئەوەی نێرێت و هەمیشە ینی تەوسیەمەی کردووە کە ئاوڕێکی جدی لە هەڵەبجە بینەوە و ئەوەی کە پێمانەکرێت لە چوارچێوەی یاسا و ڕێنمایەکان بۆ هەڵەبجە دابینی بکەین ئەمە جێی دەستخۆشیەوە جێی جارێککە دەستخۆشیە کە وەزارەتی دارایی و جەنابی وەزیری ژەهر هەمان ڕێی و بیر بۆ چوونی هەیە کە توانم بڵێم هەڵەبجە توانراوە وەکو پێویست لە چوارچێوەی ئەو وەکواڵێ چەقبەستوێی یاسا و ڕێنمایەکان شتێک هەنگاوێکی باشتر تا بنرێەوە هەنگاوێکی کاراتر وەکو دوایین پرسیار
ئەبێت چی بکرێت بۆ ئەوەی لە ڕووی ئیداری و کارگێڕیەوە دەستی هەڵەبجا و دەستی بەرپرسانی هەڵەبجا واڵا بکرێت بۆی کە پەل بە هاوێژن و بتوانن پەرە بە شارەکە بن؟ وڵی دەستخۆش بێ بۆم پرسیارش ئەم پرسیارش گرنگە من وەک پێشنیار وەکو هەڵەبجێ یەکەم بۆ هەڵەبجەکان و بۆ خۆمان پێم وایە ئەبێت لەو بوعدە دەربچین کە هەڵەبجێ یەک بێت بە بەرپرسیارەتێکی بێبرێت لە ناو شارەکە لێگەڕین با خەڵکی کەش بێت بە توانای کەش وەکڵە تاقیکەینەوە با دەست و فکری جوانتر هەیە لە شارەکان ئەوانش بێن ئێمە هەڵەبجەی پێویستمان بە هەموو جۆدێگەی بێ پێویستمان بە هەموو قسەیەکی گەورە هەیە بۆی کە هەڵەبجە بە گەورەی بمێنێتەوە و هەڵەبجە گەورەتر و بەرەو پێشتر بین ئەوەی کە مهمە پارێزگاری هەڵەبجە پێشنیاری ئەوە کەم بۆی کە بۆردێکی یاسایی ئابووری سیاسی بۆ خۆی دروستکات تا کەڤەرێک بێت کە هەموو کاتێک بتوانێت لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی خۆیان هەنگاو بنێ بۆی کە چی باشە بۆەوە هەڵەبجە بکرێت بۆ هەڵەبجە پیادە بکرێت هەڵەبجە وەکوتم پارێزگایەکی نازارە ئەو نازەیان پێبیرێ کە بۆ ماوەی مودەیەکی زەمەنی 5 ساڵی 10 ساڵی تا بتوانێت بە ئاسانی تعامل لەگەڵ پارێزگەکانی عێراق بکات تا بتوانێت بە ئاسانی لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و لەگەڵ سەرۆکایەتی با بڵێن حکوومەتی عێراقی فدراڵ ئەمە ئەم ڕۆڵە و ئەم پێگەیە ممکنە بە دەستخۆشی و جەنای وەزیری ناوخۆ بتوانێت ئەم ئاسانکاریە بکە و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کوردستان بتوانێت ئەمە ئاسانکاری بکە بۆی هەڵەبجە لەم تایبەتمەندیە دەرچێت بە سیلسیلە ڕاجع بگاتە بەغا نەخێر هەر دقێک ویستی و پێداویستەکانی خۆی پڕکاتەوە چکە حاجەکەی ئەوەندە زۆرە بۆ پارێزگابوون کە گرنگە لە هەموو ڕانگەیەکە ئەمەوە بکرێت و ئەیڵێمەوە جارێکی کە دەستوەڵا بکرێت پارێزگاری هەڵەبجە بۆی بتوانێت پەیوەندیان دەرەکیەکانی بەسێت لە دەستە خوشک لەگەڵ ئێرانە بکە لەگەڵ پارێزگەکانی خوار و وەسەتی عێراقا بکە لەگەڵ تورکیا بکە لەگەڵ هەموو وڵاتانەی کە بۆ هەڵەبجە متعاتفن و پێیان وایە هەڵەبجە کەیسێکی جینۆسایدە و پێیان وایە هەڵەبجە بێت زۆر لەوە زیاتر ئاوەڕ بێتەوە بۆی جارێکی کە ئەم سمبولە بە زیندوی بمێنێتەوە بە هیچ شێوەیەک لە جێکانی دیکە ئەم کارەساتە دووبارە نەبێتەوە ئەم خاڵەمەوێ زۆر ئاماژەی پێ بکەم ئەوژەوەیەکە هەڵەبجەیەکان پێویستە بەدڵێکی فراوانەوە ڕخنەکان وەربگرێنەوە بەدڵێکی فراوانەوە ڕاوبیر بۆ چوونی خەڵکانی کە وەکواڵێ وەربگرن و جارێکی کە هەڵەبجەی کەزنیی هەمووانە هەڵەبجەی هەڵەبجەکانە و هەڵەبجەی کوردستانە هەڵەبجەی عێراقە و هەڵەبجەی هەمومانە ئیتر لەو سمبولی مەزلومیەتە دەرچین بۆ سمبولێکی جوانی گەشەپێدانی ئابووری جارێکی کە بڵێن ئەمە هەڵەبجە زیینوبیەوە و هەڵەبجە بە پارێزگابوونەکەی بێتە وەکواڵە ئەسێرێکی دراوشاوە لە زێنی هەموو کەسێک. سپاسی واداری نەمەژ ئەم پارێزگا ساوایی هەرێمی کوردستان ببێ بە هێمایەک بۆ پێشکەوتن و بۆ خۆشگوزەرانی. زۆر سپاس دکتۆر ماکوان جەمیل شارەزای دارایی و ئابووری کە لەرە لەگەڵمان ئامادە. زۆر سپاس.